هەندێک خەڵکی پێشمەرگە و فەقیر و هەژار و نەبوون خانووان کردیە لە گەڕەکی سیروان و کڵۆژەکان. ئێستا بە بڕیاری سەرۆکی شارەوانی و دادوەر ئەبێ ئەو خانووانە بڕوخێن بەپێی ئەوەش غەرامەیش بکرێت. بەڵام من وەکو پێشمەرگەی قساکەم خانووەکەم کردێ کە سەرەکەی بانی خانووەکەم چینکۆیە کە ژنی هیچ مەسئولێک و مناڵی هیچ مەسئولەکان نەوە خانووە ناتوانێت بژێت. بەڵام من ئەوەیشۆ مەمنونم بەوەیشۆ مەمنونم لە دوای 17 ساڵ خەبات لەم وڵاتە کە بۆ ئەم وڵاتە کردومە ئێستا خانەیەکم کردێ لەم وڵاتە ئەوەیشم پێ ڕانابینن. وەڵام ئەم هەموو کەساتوە گشتی بۆ داواکاری خۆیاناتەوە داواکاری ڕەوای سەرەکیە. ئەنی ئێمە ڕاستە منتەقەی تەجاوزەکانە بەس ئێمە ئیسا ئەلەساس هین بۆ دەرکراوە کراسە تاپۆ ئەوەی لە خەلیتەیە نەبێ کێشەمان نیە بیڕوخێنن بەس ئێمە ها لە خەلیتەیە یەک کێشەمان نییە. ئەنی بۆ بان شارەکان مەسلەکان گشتی بان شارەکان لە کەلارە بان شارە شوێنە استراتیجیەکانیان گشتی گرەزەخانی بۆ خۆیان بۆ فەقیرەکانیش حرامە بۆ خۆیان حەڵاڵەوە ئێمە حرامە. یاخوا ئێمە و قسێ دەکەین حکومەت جوڵمان بدادۆ ئیشێکمان بۆ بکە خانیەکە نەڕوخێنە دە مستەرمانە یەکی دوو غورفەمان کردە بەخوا دوو غورفە بەقەدەم ئەوەی ئاو دەسەگەیەوانە با بزانن هەرەونەی ئاو دەستەگەیە خەسالەی هاتیە حمام لە ژوورۆ ئەوەی تۆزیێگە گشتی دەی 100 مترە 100 متر گشتی ها لە بینە سندمە پارە سندمانە ئەی ئەوێ هاتنە ڕقەمیاندا لە هاوساگەم بیانیشە دەن لە هینەگەی من ئێژە خلال 24 ساعت بیڕمێنە بۆ بیڕمێنم بانەگەی چینکۆیە نە کاشیم کردە نە هیچم کردە داواکاری مەوەستە و خانەکان بڕمێنن وا سەنفالمان کەن.